ئامۆژگاریم بۆ هەمووان دابەزاندن و بەکارهێنانی ئەو ئەپلیکیشنەی مۆبایل کە ئاژانسی ژینگەی پورتوگال دروستی کردووە بۆ پێدانی زانیاری بەو کەسانی کە دەیانوێت سەردانی کەناراوەکان بکەن بە مەبەستی گەشت و کاربەسەربردن. ئەپلیکیشنەکە زانیاری تەواو دەدات لەسەر قەرەباڵغی و چۆڵی کەنارەکە و ئاستی ئاو لە کەنارەکە و چەندین زانیاری تر. هاوڵاتیان پێویستە خۆیان ئاگاداری خۆیان بن. ناکرێت لەگەڵ هەر کەسێکدا پۆلیسێک دابنرێت بۆ چاودێریکردن و پێدانی ڕێنمایی بۆ خۆپاراستن و پەیوەستبوون بە ڕێنمایەکانی پاراستنی تەندروستی گشتیەوە. بۆ ئەوەی گەشتیاران چێژ لەو گەشت و سەردانیان وەرگرن پێویستە پابەتی ڕێنمایەکان بن و هەمووان کاتێکی خۆش بەسەربەرن بەو پەڕی دڵنیایی و ئارامیەوە. لە ئێستا بە دواوە باوەڕی تاوتان هەبێت لەوەی کە دەتوانن سەردانی دوکان و شوێنە بازرگانەکان و ڕێستۆرانتەکان بکەن بەو پەڕی دڵنیاییەوە. هەروەک دەتوانن پشنە خوێندنگەکان و مناڵەکان لە دایانگە و باخچەکان دابنێنەوە. بۆ ڕێخستنەوەی قشتان سەردانی سەرتاشخانەکان بکەن. بەڵام دەبێت پابەندی ڕێکارە خۆپارێزەکان ببین. هەمووان لە پیسبوونی ژینگە بەم ڤایرۆسە دەترسین. بەڵام پێویستە بەسەر ترسەکەماندا زاڵ بین و سەرکەوتن بەسەر ئەو ڤایرۆسەدا بەدەست بێنین.